الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی بەڕێز، وتاری ئەم جمعەیەمان پشتیوان بەخوای پەروەردگار تەواوکەری وتاری ڕابردووە کە باسی ئەوەمان کرد بۆ جەنابتان و خۆمان و مسلمانان کە پەیامی ئیسلام پەیامی خۆشگوزەرانیە بۆ مرۆڤایەتی، ئەو ئیسلامەی کە شاخەڵاتی خوای پەروەردگارە و بە ئێمەی ئومەتی محەممەدی صلی الله عليه وسلم خەڵات کردووە. پێمان دەڵێ پێویستە ئینسان لەم سەرزەویە بەهەشتۆکەیەکی هەبێ پێش ئەوەی بگاتە بەهەشتەکەی کۆتایی قیامەت. هیچ کەسێک بە ناوی ئاینەوە مافی ئەوەی پێ نەدراوە لە دینی ئیسلامدا کە خۆشگوزەرانی لە مرۆڤەکان حرام بکە. ئیسلامی ئێمە دینی بنیادنانە، دژی کاولکاریە، دینی حەزارەت و پێشکەوتنە، دژی تەخەلوف و دواکەوتنە، دینی پاک و خاوێنیە، دژی پیس و چەپەڵیە، دینی بەیەکەوە ژیانە، دوژمنی تەفرەقە و ناکۆچیە. خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ: قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق قل هي للذين آمنوا في الحياة الدنيا خالصة يوم القيامة. أي محمد صلى الله عليه وسلم أي خوش ويستم خواذا فرمي بأمتك بڵێ شێ هەیە بە ناوی دینی خوای پەروەردگارەوە بیەوێ ئەو خۆشی و خەڵاتانەی کە خوای گەورە بە مرۆڤەکانی ڕەوابینیون. زیجا تەماشاکە سێ مصطلحی قورئانی: زينة الله أخرج لعباده الطيبات من الرزق، ئەو هەموو خێر و بەرەکەتە خوا لەو سەرزەویە ڕقەوە بۆ مرۆڤی خستووەتە سەرزەوی، ئەو هەموو خواردنە بەتامە طەیبەی کەوا بە مرۆڤی بەخشیوە، ئەو خوایەی کە جوانە و جوانیەکانی خۆش دەوێ. زينة الله أخرج لعباده الطيبات من الرزق. بۆچی مرۆڤ لێی سودمەندیە وەکو پێویست؟ جمعەی ڕابردوو لەگەڵ جەنابتاندا باسێکمان لەوە کرد بۆچی ئەم مرۆڤایەتیە لە زۆربەی شوێنەکانی سەرزەویدا لە وڵاتی خۆشماندا بۆچی خەڵک وەکو پێویست مرتاح نییە و ژیانێکی خۆشگوزەرانی ناژی. لە وەڵامدا دەڵێن زانەکان و پیتۆڵەکانی ئیسلام فەرموویانە ژیانی دنیا بەم شێوەیە بەختەوەر و خۆش دەبێ. ئەوەی کە خوای گەورە لە جوانی بەخشیوێتی، لە ڕزقی پاک و خاوێن بەخشیوێتی، لە بەرهەمی زەوی بەخشیوێتی، بە سێ شت میلەت بەختەوەر دەکا، بە سێ شت پێی ئاسوودە دەبی، خۆشگوزەران دەبی، سوودمەند دەبی. خاڵی یەکەم فەرمانڕەوای دادپەروەر، حاکمی وڵات، سەرۆکی وڵات، بەڕێوەبەری وڵات لە دەستگای هەرە سەروەوە تا دەگاتە خوارو ئەگەر دادپەروەری هەبوو، عەدالەت هەبوو، میلەت خۆشبەخت دەبێ. ئەوەی خوا پێی بەخشیوی خەڵک سوودمەند دەبێ لێی. خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێت لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وأنزلنا الحديد فيه بأس شديد ومنافع للناس. خوای پەروەردگار دەفەرمێت بەڕاستی ئێمە پێغەمبەرانمان ناردووە، جاسەی قورئان کەن وشە بە وشەی چەند وردە، هەمووی پێویستی بە هەڵوێستە لەسەرکردنە. ڕسوولەنا بە جەمعی ڕەسوولە، واتە خوای گەورە بە کۆ ناوی پێغەمبەران دێنێ. پێمان دەڵێ ئەم وشە قورئانیە پەیامی هەموو پێغەمبەرانی خوا یەکشتە. هەموو پێغەمبەران ئەگەر خەڵک لێت بپرسن پێغەمبەران خوا بۆچی هەڵی بژاردن و بۆچی ناردنی، ئەمەیە وڵامەکەی. یەکەم خوا بە یەکگرتن و تەوحید و یەکتاپەرستی، بڵێ بەس ئەڵڵا خوایە و هاوبەشی نییە. دووەم ئازادی مرۆڤ، هەروەکو سەحابەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی جئنا لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد. ئێمە خوای پەروەردگار دادوینی ئەم ئیسلامە پەخش بکەین. پەیامی ئیسلامیش ئەوەیە خەڵکی ڕزگار بن لە بەندایەتی یەکتر بۆ بەندایەتی خوا.
هەموو پەیامی پێغەمبەران ئەمە بووە کەس نابێ کۆیلەی کەس بێ، نابێ کەس سەردار و کەس خزمەتکار بێ، ئەبێ ڕێز و حرمەت هەبێ، بەڵام نابێ کەس بە ناوی کۆیلەوە سەیر بکرێ، کەسێکی کە بیچەوسێنێتەوە خۆی بە فەرمانڕەوە خۆی ئەو بزانێ. ئەوە پەیامی هەموو پێغەمبەرانەوەیە. بۆیە بە ڕوسولەنا بە جەمع هێناوێتی، یعنی هەموو پێغەمبەران پەیامەکەیان یەکە. ئەمجا بیلبەیینات بە بەڵگەی ئاشکرا و دیارەوە کاتێک کەسێ دێت دڵە من پێغەمبەری خوام، کۆمەڵی ئیلتیزامات بۆ مرۆڤ دادەنێ، ئینسانیش حەزی بەو قەید و بەندە نییە، بۆیە داوای بەهانە دەکا، ئەڵێ تۆ کە پێغەمبەری خوای بەڵگەم دەیە، بۆیە خوای پەروەردگار ئاگری سووتێنەر بۆ ئیبراهیم دەکاتە ساردێکی سەلامەت، بۆ عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ مردوویەک لە گۆڕ ڕادێتە دەرەوە، نەخۆشێکی چەند ساڵە بەدەست بە سەراهێنانێک چاک دەبێتەوە، خەڵکینە ئەمە بەخوا نەبێ ناکرێ، بەڵگەیە لەسەرەوەی کە من ڕاست دەکەم و پێغەمبەری خوام. ئەم بەڵگانە لە سەردەمی خۆیاندا مرۆڤەکان بە چاو دەیان بینین، بەڵام هەتا قیامەت من و تۆ ناتوانین ببینین ئیبراهیم چۆن ناو ئاگرەوە ئیلا لە قورئانەکەوە نەبێ. بۆیە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم کۆتا معجیزەی ئەوەیە کە قورئانە، هەتا ڕۆژی قیامەت لە بەردەستماندایە ئەو قورئانەی 1438 ساڵە وشەیەک زیاد و کەم، نەک وشەیەک بە پیتێک بە نوقتەیەک زیاد و کەمی لێ نەکراوە، هەر ئەوەیە کە دەستکاری ناکەی و خوای گەورە بە پارازراوی بە حیفزی خۆی هێشتوێتیەوە. وأنزلنا معهم الكتاب والميزان، هەموو پێغەمبەران خوا دەفەرمێت دوو شتی بۆ ناردوون، یەکەمیان کتێبێک منهەجەکە کە قورئانی پیرۆزە و پێغەمبەرانی پێشوش کتێبی خۆیان هەبووە، دووەم میزانێک، دادوەریەک، تەرازوویەک، یعنی ئەم ئاەتە قورئانیە بنەمای دادوەری دادەنێ. قورئان پەیامەکەیە، کتێبەکەیە، ئەبێت لە دادگادا لە ناو قانوندا ئەم قورئانە جێبەجێ بکرێ و هەموو پەیامە ئاسمانەکانی واش بوون. دوانە کتاب و میزان، ئەبێ کتێبەکە وەکو بەندە قانونیەکە لەگەڵ چیدا؟ لەگەڵ میزانێک و تەرازوێکی هاوسەنگ و عادلدا، کە هاوسەنگی تەرازوو لەوەدایە لەم لا چیلۆیەک دادەنەی، ئەبێت لە مقابلە چیلۆیە شت دانەی، بەڵام بەبێ ئەوەی کە هیچیان قورس و سووک بن. دادوەریش دەبێ ئاوا بێ، سەرچاوەکەی لە قورئانەوە بێ، ئەوەندە ڕێکیش بێ، هاوڵاتی دووشتی لەسەرشان بێ، ئەرکی هەبێ و مافی هەبێ. ئەو دادوەریەش لە قورئاندا چەسپاوە، ئەوە شەریعەتی ئیسلامە، ئەو میزانەی کە تەماشاکە بۆ هیچ کەسێک مافی کەس دافەوتێنێ. وەڵڵی هەموو کێشەیە کە لەم سەرزەویە ڕوودەدا ئەوەیە کە ئێمە ناگەڕێنەوە وە شەریعەتەکەی خوای پەروەردگار. دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ کابرایەکی دادوەر حاکمێک کتێبێکی دامێ، کاتێک کە تەماشام کردو بە وردی لێی ورد بوومەوە، هەموو 100% ئەو ڕووداوە نەخوازراوانە هی ئەوە بوون خەڵکەکە پابەندی شەرع نەبووە. هەموو کاتێک کە تۆ بگەڕایەوە بۆ شەرعی خوای پەروەردگار، ئەزانی حەقت هەیە، ئەشزانی ئەرکرد لەسەر شانە، ئەو کاتە تەرازۆکە ڕێک دەبێتەوە. وأنزلنا الحديد، خوا دەفەرمێ ئاسنیشمان ناردۆتە خوارەوە. لێرەدا لەگەڵ باسی قانون و دادوەری و مەحکەمەدا بۆ باسی ئاسن کراوە. زانانی ئێمە فەرموویانە ئین الله یەزع بالسوڵتان ما لا یەزع بالقورئان، جاری وایە ئینسانەکە لە ترسی خوا و قورئانی و ڕێزگرتن لە قانون ناگەڕێتەوە، ئەبێ هێزێک هەبێ بیهێنێتە سەر ڕێگا. بۆیە ئەو دادوەریە، ئەو قانونە، ئەو تەرازووە پێویستی بە هێز هەیە، چونکە هەموو کەسێک وەکو جەنابتان و بەڕێستان مولتەزیم نابێ بە قانونەکەەوە، بە شەرعەکەەوە، بە تەرازووە دادپەروەریەکەوە. ئەبێ ئینسانە کە لارە ملی کرد هێزێک هەبێ بە هێز بهێنێتەوە ژێربار، بۆیە هێزیش بە ئاسن دەکرێت. جا لە دێر زەمانەوە لە زەمانی تیرروکەوانەوە تاوەکو سیلاحی ئێستا هەموو هێزێک کە بەدەست هێزی چەکدارەوەیە لە مادەی ئاسن دروست کراوە. خوش دەفەرمێ ئەنزەلنا، ئاسنیش لە ئاسمانەوە دەبارێت. ئەو نیزەکانەی کەوا دێنە سەرزەوی لە 195 مادەی ئاسنی تێدایە. هەروەها کاتێکە لە 1910دا کۆنگرەیەک کرا لە پاریز، وتیان با ماوەی 6 ساڵی کە ئاسن کۆتایی پێدێت، چونکە لە ئاسمانەوە دێ، سەرزەوینێتی. دواتر زانایان ئەو ڕێیان بەدرۆ خستەوە. ئێستا زانایان دەڵێن لە 105 بەرجی توێکڵی زەوی هەمووی ئاسنە کە دەگاتە 75,000 ملیۆن تەن ئاسن لەسەر زەویدا هەیە. هەتا ڕۆژی قیامەت خوا ئەوەندە ئاسنەی لە زەویدا دەینێرێتە خوارەوە لە ئاسمانەوە بەهۆی نیزەکەوە، و 5 توێکڵی زەویش ئاسنە. خوا دەفەرمێ فیه بەأس شەدید، هێزێکی توندی تێدایە. بۆ هێزی چەکدار هێزێکی سامناکە، ئەوەتانە کاتێک کە تۆ قووەیەکی عەسکەری و هێزێکی سەربازی دەبینی، سام و هەیبەتێکی هەیە، ئەوە بەهۆی هێزی ئاسنەوەیە.
ومنافع للناس سوودی زۆریشی بۆ خەڵکی تێدایە واتە ئاسن دەبێت لە دووبارە خزمەت بکە وڵات بەم دوانە پێش دەکەوێت یەکەمیان هێزێکی چەکداری ملتەزیمی قانونی هەبێ ئەها لە قورئانەکەی ئێمەدا ئەو کەسانی کە باسی دیموکراسیمان پێدەفرۆشنەوە ئەو کەسانی وا دەزانن باشتر لە ئیسلامتان پێ وەڵڵاهی قورئانەکەی ئێمە بە یەک دێڕی بە یەک ئایەتی ئەوەی ئێوە بە دووی داوێڵن هەمووی هێناوە ئەفەرمێ وڵات بە ئەمە پێش دەکەوێت یەکەمیان کتابێک هەبێ کە قورئانی پیرۆزە و قانونەکەیە دووەمیان دادوەری هەبێ میزانێکی عەدالەت کەسێ دەگیرێ ئەبێ حاکم بزانێ تۆمەتە بوختانە بۆچی بۆی هەڵبەستراوە ئەبێ مافی قسەکردن و بەرگری لە خۆکردنی هەبێ ئەبێ ئەرکت هەبێ و مافیشن لەسەرشان بێ میزانێک هەبێ تەرازوویەکی عەدالەت ئەبێ هێزێکیش هەبێ دیفاع لەو قانون و لەو محکەمەیە بکە نەک کابرایەکی دەسەڵاتدار و مەسئول کابرای حاکم نەوێرێ بڵێ پشتی چاوت برۆیە بەڵام کابرایەکی فەقیر بە حاڵ مخالەفەیەکی کردووە لەبەر ئەمری پۆلیس و حاکم دەرنەچێت ئەبێ ئەو هێزە هێزێک بێ هیچ کەس لە ئاستیدا باڵا نەبێ ئەمجا نابێ وڵات هەمووی چەکدار بێ ومنافع للناس ئەبێ خەڵکی کە سود لە ئاسن وەرگرن واتە لە بواری کشت و کاڵدا ئەوە تا لە گاسنێکەوە کە فەلاحێک زەوی پێدەشێڵێت تا تراکتۆرێک و دەڕاستەیەک هەمووی لە ئاسن دروست کراوە هەروەها ومنافع للناس قورئان چەند وردە سوودی ئاسن بۆ جەستەی خۆتان خۆشەویستانم ئەو ئاسنەی کە خوا دروستی کردووە 3 غرامە لە ناو جەستەی ئێمەدا 5 لەسەر 100,000 بەشی لاشەمان ئاسنە هەر وەختی ئاسن لە جەستەی تۆدا کەم بۆەوە هەز بە سەرهێشە و بێتاقەتی و قەلەقی و ناماندووبوون دەکەی هەز بە لاوازی دەکەی ڕەنگت زەر دەبێت پێ دەڵێن ئاسن کەم بۆتەوە لە خوێنتدا واتە خوێنت کەمە چونکە ئاسن لە مادەی هیمۆگلۆبینی خوێندایە ئەو کاتە نەقسی خوێنت هەیە بەهۆی نەقسی ئەوەی کەوا ئەو خڕۆکانەی سوورن و مردون و لە گۆڕستانی سپڵدا نێژراون ئاسنەکەیان باشی نەکردوێتەوە ناردوێتە معاملەکەی خوێنتەوە سبحان الله ئەم خوایە ئەم جەستەی ئێمەی چۆن دروست کردووە ئەگەر تووشی نەقسی ئاسن بۆی خوا دەفەرمێمی وهات بخۆ سەوزە بخۆ بۆ نمونە لە نیسکە یەک پارچە ئاسنە بۆ نمونە لە سێودا ئەوە تا سێو ئاسنی زۆری تێدایە بۆیە ئەگەر سێوێکت شکاند دوای ڕۆژێک سەری لە تەکەی بکەوە ئەڵەی ژەنگ لێی داوە دیقەتی بدەیە سەیری کە ئەو شوێنەی کە بە چەقۆکە لەتت کردووە دوای سەیری کە ئەڵەی ئاسنەیەکی ژەنگرتووە ئەوە ئۆکسجینەکە ئۆتووە کە لەگەڵ مادەی ئاسنی ناو سێوەکەدا یەکی گرتووە چۆن ئاسن ڕەنگی ژەنگ لێی دەدا ئەویش ئاوا ژەنگ لێی داوە هەر بە چاو پێمان دەڵێ ئەمە مادەی ئاسنی تێدایە ئەگەر خۆی پەروەردگار ژەنگی دروست نەکردایە ئێستا یەکی ڕەن بە ڕەخنە بگرێ بڵێ باشە بۆ ئاسن ژەنگ لێی دەدا خۆی پەروەردگار دەفەرمێ ڕەخنە لە کاری خوا مەگرە ئەگەر ئاسن FE لەگەڵ ئۆتودا لەگەڵ ئۆکسجینایەکی نەگرتایە و ژەنگی ئاسنی دروست نەکردایە ئۆکسجینی ناو جەستەی ئێمەش لەگەڵ ئاسنا تەعاملی نەدەکرد و جەستەمان لێی سوودمەند نەدەبوو سبحان الله کاری خوا هەمووی پڕ حیکمەتە هەمووی لە شوێنی خۆی دایەتی بەڵام مرۆڤی دوور لە زانستە کەوا دەزانێت نەعوذ بالله خوای پەروەردگار شتێکی بەدجوانی دروست نەکرد بێت بەڵێ خۆشەویستان ئەمە قورئانە پێمان دەڵێ ئەبێ قانون هەبێ ئەبێت دادوەری هەبێ ئەبێت تەرازوو میزانی نێوان خەڵک هەبێ ئەرک و مافی خەڵک بدا ئەبێ هێزێکیش هەبێ پشتیوانی لەو حەقە بکە ئەمە بە حاکم دەکرێت بۆیە عولەمایانی ئێمە لە فیقی ئیسلامیدا مامۆستایانی بەڕێزی ئاینی بۆ جەنابتانیانشی کردوێتەوە چەندە لە دینی ئێمەدا باسی نوێژ و ڕۆژ و کراوە ئەوەندە باسی ئەحکامی قەزا و شاهید و دادوەر و حاکم کراوە ئەوە وەکو نوێژ و ڕۆژوەکە پێویستە حاکم لە وڵاتە هەبێ وڵات یاخوا پاشاگەردانی نەبێ یاخوا یەک ڕۆژ بێ حکومەت و دەسەڵات نەبی مرۆڤ پەلاماری مرۆڤ دەدا ئەبێ ئەو هێزەش چۆن بێ عادل بێ کاربەدەست کاتێ خۆشە هەبێ کە دادپەروەر بێ بۆیە میلەت لێی سودمەند دەبێ ئیبن خەلدون کاتی خۆی فەرموویەتی ئین السوڵتانە ئیذا عەدەل شوفیەت بعەدلیه العلل کاربەدەست ئەگەر دادپەروەر بوو وەڵڵاهی هەموو نەخۆشیەکان چارەسەر دەبن وەزال الخەلەل هەموو کەم و کوڕیەکان پڕ دەبنەوە هەر کەم و کوڕێکی ئابووری و سیاسی هەیە ئەگەر کاربەدەستی وەخت عادڵ بێ خوا پڕیان دەکاتەوە بۆ میلەتەکە ونەسر الله دەولەتەه بین الدول هەر سەرۆکێک بۆ کاربەدەست بۆ وڵاتەکەی خۆی دڵسۆز بێ هەر سەرۆک و کاربەدەستێک بۆ میلەتەکەی خۆی دادپەروەر بێ خوا ئەو دەوڵەتە لەناو هەموو دەوڵەتانی دنیادا سەربەرز و شکۆمان دەکات زاڵی دەکا بەسەر دوژمنەکانی ئەو دوژمن زەفەری پێناهێنێ وە پیرەمێردی شاعری ئێمە شاعری گەورەی کورد فەرموویەتی کەگەل بۆ ئیشی خۆی تۆی هەڵبژار کەگەل بۆ ئیشی خۆی تۆی هەڵبژارد تۆزاوی مەبە بۆ تۆسقاڵێ ئارد چونکە چاو بە چاو دەکەوێتەوە ناوی بەدناویت لێ نابێتەوە
ئەی کار بەدەست بۆیە خەڵک تۆی بە مەسئول قبوڵە کە خێر لێ ببینێ توخوا بۆ پارەیەکی حرام و تیکەیەکی چەور خۆت بەدناو مەکە چونکە ناوی کار بەدەستی زاڵم هەرگیز لە کۆڵن نابێتەوە هەر وەکو ناوی کار بەدەستی عادڵ بۆ درێژایی مێژوو لەگەڵتە و خەڵک بەڕێزەوە ناوت دەبا ئەو کەسەی کە لێپرسراو بێ ئەو کەسەی کە لێپرسراو بێ نابێ هەر بۆ موچە و ناو بێ ئەبێ سەر بێ ئەبێ چاو بێ ئەبێ مرد بێ ئەبێ پیاو بێ بۆ هەژاران دڵسوتاو بێ دەستی پڕ لە نان و ئاو بێ مامە خەمەی لێ قەوماو بێ ئیمامی عادلی ناو بێ نەک دەرگای بەڕووی میلەتا داخراو بێ گیرفان پڕ و هەڵاو ساو بێ کەچی مۆن و دەست قونجاو بێ خەڵکی کوڵۆڵ و داماو بێ ئەویش لە سەیران و ڕاو بێ ئەم لە ڤێلا و جام ڕەشا بێ ئەم لە ڤێلا و جام ڕەشا بێ هەژاریش کەوشی دڕا بێ شان و یەخەیدا چەکاو بێ کەلاوەی کۆن و تەپاو بێ سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم فەرمووی ئینەها ئەمانە وئینەها یەومە القیامەة حەسرەة وەنەدامە فەرمووی مەگەر کەسێ پەیمان لەبیر نەکا گزی نەکا تەزویر نەکا پشت لە پێڕی فەقیر نەکا عومەر ئاسا بژی قافڵەی چەکدار بۆ پاسی خۆی ڕاگیر نەکا پارەی میلەت داگیر نەکا پارەی میلەت شوبهاندت بە ماڵی هەتی و هەر کەس گیرفانی لێ پڕکە خۆی لێ مڕکە لە تیکەی حرام خۆی مڕکە بۆ کوێی دەبا ڕەنگە شەش حەوت ڕۆژە بڕکە بەس دوای مردن لە مەحشەرە کە جلی نییە لەبەرە قوڕی کوێ دەکا بەسەرە کە بە شەلاق دەیخەنە دۆزەق بەسەرە ئەی کار بەدەستانی وڵاتەکەم بە ئاگا وەرنەوە پارەی میلەت لە ماڵی هەتی و پیسترە بچێتە گیرفان و ماڵی هەر کەسێکەوە ڕیسوا و بەدبەختی دەکا کەواتە خاڵی یەکەم ئەو خۆشگوزەرانیانەی کە لەسەر زەویدا خوا دروستی کردوون میلەت بەوە خۆشحاڵ دەبێت کە کار بەدەستی یەکەمی وڵات تا خوارەوە دادپەروەر بێ دووەم مەلا و زانای هۆشیار و ئامۆژگاریکار کە جومعەی ڕابردوو لەسەر ئەو خاڵە زۆرتر وەستام بەقەدەر گەورەی کار بەدەست عولەمایانی ئیسلام دەتوانن بە قسەی حەق و حکمت و جوانی میلەتەکە بە ئاگا بێننەوە و خەڵک بە سەلامەتی بژی سێم ئێوەی بەڕێزی میلەت من و ئێوەی بەڕێزی میلەت میلەتیش دەبێت هۆشیار بێ سەرکردە کاتێک چاک دەبێت کە میلەتەکەش باش بێ میلەتیش کاتێک چاک دەبێت کە مەلاکانی باش بن ئێمە ئەم سێ کوچکەیە هەمومان تێکەڵاوی یەکین چەندە کار بەدەست خراپ و گەندەڵە ئەوەندە میلەتەکە هانیداوە بۆ گەندەڵی و بە چەپڵەی ناڕەوا خوێتە سەر کورسی بۆیە میلەتی هۆشیاریش دەوری زۆر گەورەی هەیە لە پێش بەڕێوەبردنی پێشکەوتنی وڵاتەکەماندا میلەتی هۆشیار ئەو میلەتەیە کە حەزی لە کارا و کەسابەتە حەزی لە معاشی بندیوار نییە کە بەداخەوە ئەحزابی کوردستانی لەم وڵاتەدا بە خانەنشینی و بە کڕینی دەنگی خەڵک و بەکردنە پیاوی خۆیان ئەم و ئەو هەر معاشیان بەخشیەوە بەسەر خەڵکە تا کابرای لادێ و فەلاحیان لە هەموو کاروبارێکی خۆی کرد و ئێستا معاشەکەشی نادەنێ بۆیە ئێستا هاچاو لێ لەم قەیرانەدا خەریکە خێرێک ڕوودەدا ئەویش ئەوەیە خەڵک هەمووی پەلاماری کار و کەسابەت دەداتەوە جوبران خەلیل جوبران کاتی خۆی فەرموویەتی هاوار بۆ ئەو گەل و میلەتەی ئەوەی دەیخوا چاندراوی خۆی نییە ئەو نانی کە دەیخوا بەدەستی خۆی نەیچاندووە لە خاریجەوە بۆی هاتووە هاوار بۆ ئەو گەل و میلەتەی ئەو شەربەتەی دەیخواتەوە گوشراوی دەستی خۆی نییە لە پاکەتەوە لە وڵاتانەوە بۆی هاتووە هاوار و فەوتان بۆ ئەو میلەتەی ئەو جلەی کە لەبەریایەتی چندراوی خۆی نییە و بەدەستی خۆی نەیچنیەوە مەعمەلەکەی خۆی نییە وەڵا ڕۆژە دەرگای وڵاتانمان لێداخەن جلوبەرگەکانمان کۆم بێ بەڕووتی بگەڕین مەعمەلێکی قماشمان نییە مەعمەل شەربەتێکمان بەداخەوە نییە خەریکە مەعمەلاردەکانیشی خۆمان نەبن بۆیە میلەتی هۆشیار حەزی لە کار و کەسابەتە حەزی لەوە نییە پارە وەرگرێ بەڵام هەر ئاوە بەلاش بیخوا و هیچ دەوامێک نەکا کاتی خۆی سەرۆکی پێشووی میسر حوسنی موبارەک کە بە نەخۆشیەک لە ئەڵمانیا دەبێ لە خەستەخانەیە کە کابرایەکی نەخۆشی ئەڵبانی سیر دەکا ڕێوشوێنی ئەمنی تند گیراوەتە بەر لەبەر هەموو دەرگاکاندا دەماچەبە قەدێک ڕاوەستاوە و بە هەر چوار چاو دەڕوانێ و زۆر وریایە و هەموو دەرگاکان گیراون و ڕێوشوێنی ئاسایشی تند گیراوەتە بەر ئەپرسێمە بۆ وایە دەڵێنەوە سەرۆکی وڵاتی میسر حوسنی موبارەک نەخۆشە و لەو ژوورەدایە عەمەلیاتێکی بۆ دەکرێت ئەوە بۆیە هەموو حیمایە و کاربەدەستەکانی ئەو نواز چواردەوری ئەم خەستەخانە و ناو ژوورەکانیان گرتووە ئەڵێ ئەو کابرایە چەند ساڵە حکمڕانی ئەو وڵاتەیە نەخۆشەکە دەپرسی ئەڵمانیە ئەڵێن 25 ساڵە سەرۆکی میسرە ئەڵێ قڕ بەسەر نەکەم 25 ساڵەش سەرۆکی میسرە
هێشتا نەیتوانێەوە خەستەخانەیەک لە وڵاتی خۆیدا دروستکە کە پێویستی بە خارج نەبێ بۆ عەمەلیاتێک ئەم کابرایە دووشتی تێدایە یان زۆر گەندەڵە چونکە ئەوەندە وڵاتەکەی خۆی پێش نەخستۆ 25 ساڵە وڵاتی بەدەستەوەیە هێشتا بۆ سەردانی دکتۆر داماوە بۆ خۆی دەبێ بڕوا بۆ وڵاتان ئەی قوڕ بەسەر گەلەکەی دووەمیان یان زۆر دیکتاتۆرە ئەوەندە دیکتاتۆرە نائەمینە لە خۆی بڕوای بە دکتۆری وڵاتەکەی خۆشی نەبچێتە بەردەستیان ئەڵێ نەوەک بە دەرزێک بم کوژن ئەوەندە پیسە و بەدبەختە ناوێرە خۆی بخاتە بەردەستی دکتۆری وڵاتەکەی خۆشی بەڵێ ئەگەر ئینسان میلەتێک هۆشیار بێ ئەبێ لەگەڵ کار بەدەستەکانیدا هەموو مەعمەل و دەستگاکانی هی خۆی بن بۆ ئەوەی پشت بە بێگانە نەبەستێ دووەم میلەت نابێ ماستاوچی بێ حرمەتم هەیە لە ڕووی یەک بە ڕێزی جەنابتاندا دوول لە ئێوە میلەتی ماستاوچی کار بەدەستیش خراپ دەکات کاتی خۆی لە زمانی ناکۆچی نێوان ئیمامی عەلی و حەزرەتی معاویە کوڕی ئەبوو سوفیاندا مێژوو بۆمان دەجێڕێتەوە دەڵێ کابرایەک هەبوو زۆر سەیر دەهاتە بەرچاو لە وەختی نوێژەکاندا دەچووە بەرەی ئیمامی عەلیەوە لە وەختی جومعە و جەماعەتدا لە بەرەی ئیمامی عەلی بوو لە وەختی نان خواردنە لەسەر سفرەی معاویە بوو ڕۆژی پێش شەڕ بەردی دەخوارد ڕۆژی وەختی شەڕ لە مەیدانە دیار نەبوو کابرایەکی وەکو بەڕێستان لێی پرسی وتی فڵان کەس ڕەفتاری تۆ زۆر سەیرە بۆ ئاوا دەکەی وتی وەڵڵی کاکە ئەگەر لە عەدالەت و خواناسی و دینداری لێم بپرسی وەڵڵی ئیمامی عەلیم پێ چاکترە نوێژ و جومعەی پشت ئەوم پێ دروستترە وەڵڵی ئەگە دەکەوێتە سەر سفرە و خوان و نان خواردنیش بەخوا سفرەی معاویە ڕازاوترە بۆ عیبادەت حەزم لای ئەوە بۆ نان خواردن حەزم لای ئەوە حەزم لە شەڕە ئەگەر مەیدان تەقەی تێدا نەبێ بەردەهاڕم بەڵام وەختا پیاوی عاقڵ ئەوەیە لە شەڕا خۆی بزێتەوە دوای ئاخری فلیمەکە ببینێ حەز ناکەم بکوژرێم نەزانم مەسیری شتەکە بەچی دەگا لەگەڵ ڕێزمدا زۆر کەس هەیە لە میلەتە ئاوایە بەخوا هەیە لە 3 حیزبا ناوی هەیە حەوەی 3 حیزبی هەیە لەمیش دەخوا لەویش دەخوا وەفای بۆ هیچیان نییە ئەوە میلەتی ماستاوچی پێدەوترێ کە بەداخەوە کار بەدەستانی وڵاتیش لە زۆربەی زەمانەکان و بە ئێستاشەوە حەزیان لەو میلەتە ماستاوچیە نەک حەقگۆیەکە لە یەکێک لە بەسەراتە جوانەکاندا دەڵێ بەڕێوەبەری دایرەیەک بانگی 3 کارمەندی خۆی کرد وتی پرسیارێکتان لێ دەکەم وتیان بڵێ وتی 2 کۆد و 2 زائید 2 یەکسانە بە 5 یەکەمیان کابرا وتی قوربان ڕاست دەکەی هەر ڕێک 2 کۆد و دەکاتە 5 ئەوەی دووەمیان وتی قوربان ڕاستە مادام جەنابە دوا دەڵێ ڕاستە 2 کۆد و دەکاتە 5 ئەگەر یەکێکەکەی بخەیە سەر سێمیان وتی قەدوانیە هەموو دنیا لێت بپرسێت 2 کۆد و هەر دەکاتە 4 ناکاتە 5 کابرا وتی ئەمەیان کە وتی 2 کۆد و ناکاتە 5 فەسڵی کەن و لە دایرە دەریکەن معاونی مدیرەکە چوو وەلای وتی قوربان خۆ هەر ئەو پیاوە ڕاستی کرد تۆ ڕازگۆیەکەت دەرکرد وتی کاکە گوێ بگرە من ئیشم دەزانی بە چێ دەڕاوەتی بە شێوتی ئەوەی کە پێم و 2 کۆد و دەکاتە 5 وتی قوربان ڕاستەوە درۆزنە ئەوە درۆزنە خۆیە زانێ وانە منیش ئیشم بە پیاوی درۆزن دەڕوا کە درۆیەکانم بۆ بەڕاستی بسەلمێنێ دووەمیان کەوتی 2 کۆد و دەکاتە 5 ئەگە یەشی بخەیە سەر ئەی زانی وانێ بەڵام زۆر زیرەکە نەیدەویست خۆی نامبڕاوکەوە دڵی من بڕەنجێنێ باشەکەشی وت و زیرەکانش خۆی دەرباز کرد پێویستم بەو زیرەکەش هەیە سێمیان حەق و ڕاستی دەڵێ ڕۆژێ لە ناو میلەتە ئابڕووم دەبا درۆکانم ئاشکرا دەکات دەبێ ئێستا لە خۆمی دوور خەمەوانە نێوم لەگەڵ مابێ وتی ئەی جەنابی معاون تۆ دەڵێ چی وتی قوربان ئەوەی کە جەنابەت بیڵێ ئەوەندە حکمەتی تێدایە پیاوێکی وەکو من ناتوانە شیکاری بۆ بکات 2 کۆد و هەر دەبێ بکاتە 5 وتی بەخوا تۆش منافق و ماستاوچی پێویستیم بە تۆ شەیە تۆش دەرناکەم بەڵێ زۆر جار لە وڵاتی ئێمەدا ڕازگۆکان خەریکە جیان نابێتەوە ڕخنەیەکی بەجێ بگری لە دایرەیەکە خەریکە فەسڵت دەکەن کەچی کابرای ماستاوچی دوور لە ڕووی ئێوە پەرژین بێ درۆزن ڕۆژ بە ڕۆژ پلەی دەچێتە سەرەوە بۆیە میلەت بەمە دەبەنگ دەبێ میلەتی هۆشیار حکومەتی باش و عەدالەت پەروەردە دەکات سێمیان بەرژەوەندی تایبەت میلەتی هۆشیار بەرژەوەندی تایبەتەکانی خۆی ناخاتە پێش بەرژەوەندی گشتیەوە ئێمە الحەمدولله وەکو ئەهلی ئیسلام جەنابەت وجدانێکت هەیە زۆر جار خۆت دەکەی بە قوربانی بەرژەوەندی گشتی بە هەستێکی موسڵمانانە و کوردانەکە هەتا بەڵام زۆر جاریش دەبینین بەداخەوە هەر لە میلەتی خۆماندا کابرا لە پێناوی بەرژەوەندی خۆیدا بەرژەوەندی گشتیەکانی وڵاتەکەی و میلەتەکەی دەکاتە قوربانی خەڵک هەبووە جارانی پێشوو سەدەمی گرانیەکە دەستگای مین کە شوێنێکی دەرچان دەیگوت ئەمە لەم شوێنە مەڕۆ ئەو دیوە چونکە مین هەیە کابرا بۆ فافۆنەکەی دەچوو ئەو شیشەی هەڵدەکەندەوە ئەم کاکە بۆ دەکەی کوڕێک من دە دینارم دەستکەوە خواکە خەڵک دەسە ئەژنۆ دەڕۆی ئەمە زۆر خەتەرە
خەتەرە خەڵک ئەلغامنیدا بەس لە پێناوی 10,000 تۆدا ئەمە میلەتێکە کە بەرژەوەندی خوازە بەرژەوەندی تایبەت هەیە زۆر شت هەیە بەسەرهاتی واقعین و مێژوو لە ناو کتێبەکاندا بۆمان دەژێڕێتەوە جاری وایە حکومەت دەیە پرۆژەیەکی چاککە میلەت کابرا لەبەر بەرژەوەندی خۆی ئەبێتەوە لەمپەر لە بەردەمی ئەو پرۆژەیەدا ئەڵێن کاتی خۆی لۆفەیەک هەبووە شوێنێک هەبوو پیان وتۆ لۆفەی مەرگ ئێستاش لەم کوردستانی ئێمەدا وەڵایی تاسەی وا هەیە 10 دانە ساڵە من بەو ڕێگایە هاتوچۆ دەکەم ئەو تاسەی هەر پڕ نەکراوەتەوە شوێنی وا هەیە لۆفەی وا هەیە بە یەک بەرزە پڕ چا دەکرێت چەندین حادیسەی لێ قەوماوە هەر چا نەکراوە دەستگاکانی پۆلیسی هاتوچۆ خوا هەڵناگرێ کەم تەرخەم نین وەڵا دەیگێنن بە دەستگای سەرو بەڵام بەرژەوەندی خوازەکانی سەرو جێبەجێ ناکەن ئەو لۆفەیە ڕۆژی چەند سیارە حادیسە لێ ڕوودەدا کابرایەک بیری کردەوە وتی من لە جیاتی ئەوەی کەوا لە منتیقە سناعیش بکەم بۆ لێ دوکانێک نەکەمەوە کابرا سیارەکە یەکسەر دێنێ بۆ لای من بۆ ئەوەندە بیگوازێتەوە بە فلاتێک و بە سیارەیەکی بار دوکانێکی چاکردنەوەی ئۆتۆمبیلی کرد کابرایەکی تر بیری کردەوە وتی ئەم هەموو خەڵکە لێرەیە بۆ چاخانەیەک دانەنێم یەکی تر وتی مەطعەمێکیش دانم خۆ خەڵکە هەر لێرە دەمێنێتەوە یەکی تر وتێلێکی دانا خۆش کابرا هەفتەیەکی پێدەچێت کابرایەکی معاون طبی شوێنی دەرزیلەدان و تەداوی نەخۆشەکانی دانا وەڵحاصل شارێک دروست بوو ئاخری حکومەت هاتە سەر ئەوەی کاکە با ئەم لۆفەیە چاکەین و بودجەیەکی بۆ تەرخانکەین تەواوی خەڵکەکە ڕژانە سەر شەقام بە قوربان دکتۆر حکومە نەکەی بەرژەوەندێک هەمان لە دەست دەچێت جا من دوکانەکەم دادەخرێ و ئەو مەطعەمەکەی دادەخرێ و ئەو چاخانەکەی دادەخرێ و ئەو دکتۆریەکەی دادەخرێ بە ئەم لۆفە پڕمەترسی هەر بمێنێتەوە بۆیە هەروەکو خۆی کاتی خۆی شعرێکە بۆ متەنەبی وتوێتی زۆر موسیبەت هەیە بۆ کەسانێکی تر خێر و بەرەکەتی پێوەیە ئێمەش جاری وایە خەریکە وامان لێ دەقەومێ وەڵی ماڵ هەیە مەترێک حوشەکەی بێنێتە دەرەوە بە حکومە دەڵێ با ئەم جادەیە قیر و شۆستە نەکرێت بەس بۆی من حوشەکەم نەبەمەوە دواوە ئەبینی لە پێناوی بەرژەوەندی خۆیدا توخوا لەم گەڕەکانەدا کە جاری وایە ئاو کەمە حکومەت وەک پێویست فریان ناکەوێت کابرا سیارەکەی لەبەر دەمی ماڵەکەی بە ئاوی پاک و خاوێن دەشوە ویژدانی ئەوەی قبوڵ نێک کۆڵانەکەی ئەو دی و ئاوی بۆ ناچێت بیری هەیە ویژدانی ئەوەی نێ سەدادەیەک لە ئاوی حکومەت و ڕئیسیەکە بدا بڵێ با بۆ ماڵێکی موسڵمان بگەڕێتەوە میلەتی هۆشیار ئەوایە بەرژەوەندی شەخسیەکانی خۆی ناخاتە پێش بەرژەوەندی گشتی میلەتەکەوە کابرا سیارە دەوەستێنێ سەرەکەی لە شوێنێکی زۆر نایاساییدا ئەڵێ ئیشەکەی خۆم ڕایی ببێ ئەو هەموو خەڵکە بەهۆی ئەوە تووشی ناڕەحەتی دەبێ میلەتی هۆشیار ئاوا ناکە 100 مەتر بە پێ دەڕوا بەس بەوەیش سیارەکەی لە شوێنێکی ئەمین ئادانێ و نەبێتە مای ئازار بۆ خەڵک میلەت بەچی هۆشیار دەبێ یەکەمیان خوێندنەوە حتا میلەت کتێب زۆر بخوێنێتەوە میلەتێکی هۆشیارتر دەبێ دووەمیان هەستکردن بە مەسئولیەت و بەرپرسایەتی الحەمدولله ئێمە لە دینی ئیسلامەوە ئەوە فێر بووین مامە حاجیەک دەبینیم لەو سەرجادانە بە گۆچانەوە دادێتەوە بەردێک لە سەرجادەکە لابە گەنجێک منافەسەی ئەوە دەکات لەگەڵ گەنجێکیکەدا بزمارێک لە سەرجادەوێ و بەتایی کەسێکانە چێ و سیارەکەی پەنچەرنەکە ئەم دادێتەوە دەیبات تەنەکەیەکی خۆڵەوە ئەم هەستکردن بە مەسئولیەتە ئینشاءالله با تێماندا زیاد بێ کە بەرەکەتی دینی خوایە و تەرازوی حەسەنات پڕ دەکات سێمیان سیستمی پەروەردە و فێرکردن کە لە وڵاتی ئێمەدا لاوازە وەڵاهی میلەتی وشیار لە ڕەوزەکەوە فێر دەبێت لە ڕەوزەوە ئینسان فێری ڕێزگرتن لە یاسا و قانون و مەدەنی بوون دەبێت بەڵام بەداخەوە هەروەکو ڕۆشنبیری گەورەی کورد مامۆستا عەبدوڕەحمان سدیق دەڵێت لە وڵاتی ئێمەدا مەدرسە مەحبەسەیە ئەو ناری کاتی خۆی وای وتووە ئەڵێ بە مەدرسەوە تویانە وەکو مەحبەسە وایە وەکو گرتوخانە وایە هاتە لەبەی وڵاتی ئێمە کە دەڕواتەوە بە ماڵەوە دەڵێن هاتی وڵە بەربووین یعنی وەکو لە سجن بێ نابێ مەکتەب سجن بێ ئەبێت تەلەبە زۆر خۆشحاڵ بێ کە دێتە دەرەوە مرتاح بێ هەز نەکا بەڕاستی لە گرتوخانەیەک ڕزگاری بووە هەز نەکا لە گرتوخانە ڕزگاری بووە سیستمی پەروەردە و فێرکردن لە وڵاتە گەلی پێشکەوتوو دەتوانێت پێک دروست بکە چوارەمیان دادپەروەری کۆمەڵایەتی جەنابەت حەز دەکەی هاوڵاتیەکی وشیاری ئەم وڵاتەبی بەڵام کە سەیرت کرد نە موچەت هەیە نە ڕێزت هەیە نە هیچ شتێک لەم وڵاتەدا بەر تۆ دەکەوێت نە هیچ حەقێکت پێدراوە دادپەروەری کۆمەڵایەتی نییە هەستی مەسئولیەتت بەرامبەر نیشتیمانەکە لاواز دەبێت بەڵام هاوڵاتیانی ئەوروپی و ئەمریکی بۆچی وڵاتی خۆیان زیاتر خۆش دەوێت بۆ خەڵک کە دەچێتەوێت لە خەڵک وڵاتی خۆی دەپارێزێت کاکە ئەویش هەموو حەقێکی پارێزراوە ئەگەر تۆ حەقت دا بە میلەتەکە وەڵڵاهی میلەتیش وڵاتی حکومەتی خۆی خۆش دەوێت میلەتی وشیار دایما ئەگەزانی مافەکانی لەلایەن دەسەڵاتەوە پارێزراون ئەویش وڵات و نیشتیمانی خۆی خۆش دەوێت پێنجەم میدیا ڕاگەیاندنەکان کە بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ ئەو میدیاکارانەی کە لە بواری تەلەڤیزۆن و ئیعلام و رادیۆ و جەریدە و گۆڤارە ئیش دەکەن دەورتان باش بووە بەڵام وەڵڵاهی زۆر جاریش میدیا لە وڵاتی ئێمەدا دەوری ڕوخێنەری هەبووە
والله جاری وایە سەی تەلەڤیزۆن دەکەی دڵت تون دەبێ هیچ هەواڵێکی خۆشت پێ ناڵێ هیچ وێنەیەکی جوانن نیشان نادا ئەو هەموو تەمسیلە تورکیە بەو هەموو پارە زەبەلاحا بۆ ئەم میلەتە بەدبەختە دەکرێ بە کوردی دەکرێ بە قوڕگماندا ئەکە نە حورمەتی تێدایە نە دینی تێدایە نە بە کولتوری کوردەواری و ئاینیمان دەخوا توخوا حیفنی ئەمانە بۆ میلەت لێ بدرێ ئەو هەموو هونەرمەندە کوردەمان هەیە بۆ پشتیوانی ناکرێەوە تەمسیلێکی جوان وەکو میلەتان پێشکەشکە کە زۆر شت هەیە وەڵڵاهی نەخۆشی ناو کۆمەلگایە بە یەک تەمسیلی دەتوانی بە خەڵکەکەی بسەلمێنی کە ڕاستەیان نا نەها ئێران لەو بارەدا چەند پێشکەوتۆ بۆ خۆی ئێمەش دەتوانین وابین بەڵام ئێمە هونەرمەندانی خۆمان پشتگوێ خستووە ئەو هەموو مۆسیل و شانۆکارە پشتگوێ خراوە حکومەت کەناڵەکان دێنێت تەمسیلێکی کوردی دژ بە کولتور و نەتەوە زمانمان دۆبلاژ دەکات دەڵێن ئەڵقەی وا هەیە 200 ئەڵقەی خایاندووە هەموو ماڵی کوردی هەڵوەشان لە بێ حورمەتی و بێ ڕێزیدا لۆڕی جەنابتان ئەوە میدیاش میلەت وەشیار دەکات یان دەبەنگی دەکات خاڵی هەرە کۆتاییمان ئەوەیە دڵسۆزی یەکتر بین حیفە یەکتریمان خۆش نەوێ توخوا حیف نییە خەڵک لە وڵاتاندا شان لە شانی یەکتر دەدا داوای لێبوورنی لێ دەکات ئەم سۆریەکی پێ دەڵێ لە وڵاتی ئێمەدا لەسەر قڕوسڵپاوێک لەسەر فولایتێک لەسەر هۆڕنێک لەسەر مۆڕەیەکی نەزانانە خەڵک پەلاماری یەکتر دەدا میلەت دڵسۆز بێ بۆ یەکتر هاوڵاتی هۆشمەند ئەوەیە ئەگە بەرامبەرەکەت هەڵەیەکی کرد زەردەخەنەیەکی بۆ بکە تۆ داوای لێبوردن لەو بکە تۆ مەچۆ ڕیزی ئەوە تۆ بڵێ حیفە جا ئەگە منیش وەک تۆ نەزان بم وڵاتەکەم کاول دەبێ نابێ من وەک تۆ بم ئەبێت تۆ وەکو من بی عزیزەکەم لەسەر جادە دەڕۆی کابرا سێ چوار هۆڕن و فولایتت بۆ لێدا هەر پێی قەڵز مەبە هەر سیلاحەکەت دەرمەهێنا هەر سیلاح نابێ بە خەڵک بێ ها قورآن لە ئەوەڵی ئاەتەکەدا لەگەڵ میزان و حکم و عەدالەتە باسی ئاسنی کرد یعنی ئاسن چەک دەبێ بەدەست کار بەدەستانەوە بێ بەدەست هێزی پارێزگاری وڵاتەوە بێ نابێت لە بەردەم بژیرفان و پشتێنی خەڵکا بێ نەخێ بڵێ من لە تۆ گەورەترم من دەمەوێت تۆ وەکو من بە تەحەمولی بی زەردەخەنەیەکی بۆ بکە تۆ سڵاوێکی لێ بکە تۆ داوای لێبوورنی لێ بکە بەوە گەورە دەبی بەوە بچووک دەبێەوە تۆش پەلاماری دەی تۆش دوو هۆڕنی زیاتری بۆ لێ دەی تۆش لەسەوەی تۆزە قڕت پیاڵ پڕژاو بڵێ دەتوانم بیشەمەوە بەڵام بامەدیسێکمان لەسەر نەگیرێ شێخ سەلامی شاعیر کاتی خۆی کە لە 1892 دا لەدایک بووە لە 1959 دا کۆچی دوایی کردووە شێخ سەلامی شاعیری گەورەی کورد باسی میلەتی کورد دەکا و دەفەرمێ کورد هەمووی دڵسۆزە ئەمما پیاوی هوشیاری کەمە ئەو کەسەی پیاوە خەریکی میحنەت و دەرد و خەمە دەستە پاچە بێزمانن ڕوبەڕووی بێگانەکان خۆ بەخۆی خۆیان دەمانچە و خەنجەر و شیر و قەمە ئەو تا لە سەرکردەکانمانەوە بەداخەوە ئافرەتێک لەو ئەمریکایەوە بێ هەر هەمویان بە چۆکادا دەنیشن بەرامبەری چەند ڕێزی لێ دەگرن دەستە پاچە بێزمانن ڕوبەڕووی بێگانەکان خۆ بەخۆی خۆیان دەمانچە و خەنجەر و شیر و قەمە چۆن بۆ ناو یەکتر ئازاین چۆن لە هەڵەی یەکتر نابورین چۆن کابرایەکی بێگانە زمانی پێشووتری یەک کابرایەکی ئەمنی بەعسی دەیتوانی شارێک بە زەلزەلە بێنێ و کەسی نەیەتوانی کەچی بۆ کوردەکەی خۆمان ڕوبەڕووی یەکتر چەند ئازاین چۆن بۆ یەکتر شکاندن هەر بۆیە ئێمە نابینە دەوڵەت هەتاوامان لێ نایە دڵسۆز نەبین بۆ یەکتر هەتاوامان لێ نایە کوردستان هەمووی بە یەک شار نەزانین هەموو هاوڵاتیان بە برای خۆمان نەزانین هەموو هەو زمانانی خۆمان بە هاوشاری خۆمان نەزانین زۆر ضرورە کولتوری نەتەوەیمان زۆر تۆخ بکەینەوە هەموو کوردێک برامانە لە ئایندا لە زماندا لە نیشتیماندا لە هاوزمانی بووندا ئەبێ بە چای برایەتی و خوشکایەتی سەیریکەین داوا دەکەم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە ژیانی دنیامان پێش قیامەتمان خۆشکەی یا ڕەبی خوایە پێش ئەوەی بگەینە بە هەشتی کۆتایی خوایە لەم سەر زەوێدا ژیانمان خۆشکەی خوای ئەرحەم الراحیمین کار بەدەستانمان دادپەروەر بن مەلا و زاناکانمان هۆشیار و دلێر و بوێر بن یا ڕەبی خوایە میلەتیشمان هۆشیار بێ میلەتمان بێدار بێ حەق ناز بێ پەیڕەوی حەق بکە حلمی هەبێ علمی هەبێ ڕۆڵەکانمان ساڵح بن پەروەردە و فێرکردن سیستمی پەروەردە لە وڵاتماندا پێشکەوێ یا ئەرحەم الراحیمین لێت دەپاڕینەوە بە ناوی پیرۆزت کە ئەشافیە و شیفای نەخۆشەکان دەدەی یا ئەڵڵا هەر کەس نەخۆشە و داوای دوعای خێری کردووە ئەوەش کە داوای نەکردو دوعای خێری مسلمانانی پێویستە یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشی هەموو مسلمانان بدەی خوایە شیفای نەخۆشی هەموو مسلمانان بدەی هەر کەسێ دڵ بەخەمەوە نەخۆشی دەرونی و نەفسی هەیە ئەرحەم الراحیمین ڕەحمی پێ بکەی دڵی خۆشکەی هەر کەس گرفتارە خوایە ڕزگاریکەی هەر کەس بەناحەق گیراوە خوای گەورە دەرگای ڕەحمەتی لێ بکەی و ئازادیکەی یا ئەرحەم الراحیمین هەر کەسێ دەستکردە دەرگایکی ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە خوایە گیان عەدالەت لە ناوماندا بەرپا بێ و بەرهەمی ئەم وڵاتە بۆ هەمومان بێ بە یەکسانی وڵاتمان پارێزی لە هەموو تەقە و تەقینەوەیەک و ناکۆچیەک
یا ڕەبی خوای هەر کەسیش پارێزگاری لەم کوردستانە دەکات لە برایانی هێزی پێشمەرگا لە ئاسایشی ناوخۆ پۆلیس و پۆلیسی هاتوچۆ لە هەر کەسێک بە قسەیەک بە کردارێک پارێزگاری ئەمن و ئەمانی کوردستان دەکات یا ڕەبی خوای تۆش بیپارێزی خوای ڕۆڵەی مسلمانان لە هەر شوێنێکن پارێزی ڕۆڵەی کوردی مسلمان لە هەر شوێنێکی ئەم دنیاە عەقیدە و لاشەیان پارێزی یا ئەرحەمە الراحیمین عاقبەتمان بەخێر بژێڕی آمین آمین والحمد لله رب العالمين.